سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لەسەر بێ خۆشەویستان. فەرموون لەگەڵ 15 خاڵی گرنگ سەبارەت بە مانگی شەعبان. یەکەم، مانگی شەعبان 8ەم مانگە لە مانگە کۆچیەکان و لە نێوان مانگی ڕەجەب و ڕەمەزاندایە. دووەم، پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم سەبارەت بە مانگی شەعبان فەرموویەتی: مانگێکە خەڵک تیایدا بیاگان و مانگێکە کردەوەی تێدا بەرز دەکرێتەوە بۆ لای خوددا. سێیەم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆربەی مانگی شەعبانی وەک سوننەت بە ڕۆژوو دەبوو. چارەم، چاکەکردن لە کاتی غەفڵەت و بێئاگایی خەڵکدا خێری زیاتر و چاکترە. پێنجەم، بە ڕۆژووبوونی مانگی شەعبان باشتر و چاکترە لە مانگە حەرام کراوەکانی تر، چونکە ڕۆژووی مانگی شەعبان لەگەڵ ڕەمەزاندا هاوشێوەی سوننەتەکانە لەگەڵ فەرزەکاندا. شەشەم، مانگی شەعبان مانگی بەرزبوونەوەی کردەوەی ساڵانەیە بۆ لای خودای گەورە. هەفتەم، ڕۆژوگرتنی مانگی شەعبان ڕاهێنانی نەفس و ئامادەکردنیەتی بۆ ئەوەی ئامادە باش بێت بۆ ڕۆژووی ڕەمەزان تا سووک و ئاسان بێت لەسەری. هەشتەم، ئەو کەسانەی گلەی قورسی ڕۆژوو خوێندنی قورئان دەکەن لە ڕەمەزاندا هۆکارەکەی ئەوەیە لە شەعباندا خۆیان ڕانەهێناوە. نۆیەم، پێشەوایان و سەلەفی ساڵح خۆیان یەکلایی دەکردەوە بۆ خوێندنی قورئان لە مانگی شەعباندا. دەیەم، مانگی شەعبان مانگی یارمەتیدانی کەسانی فەقیر و هەژارە، بەڵکو بەهێز بن و بتوانن ڕۆژووی مانگی ڕەمەزان بگرن و خواردن و خەرجیان هەبێ بۆ مانگی ڕەمەزان. یازدەیەم، هەر کەسێک ڕۆژووی ڕەمەزانی پاری لەسەر ماوە باپەلە بکات لە گرتنەوەی پێش هاتنی ڕەمەزان، مادام توانای گرتنەوەی هەیە و عوزری نییە. دوازدەیەم، تایبەتکردنی نیوەی شەعبان بە ڕۆژووگرتن و شەوەکەی بە شەونێژ و ئاهەنگگێڕان بە ناوی شەوی بەرات و دابەشکردنی نوقل و چکلێت و خواردن هەموو ئەمانە بیدعەن. سێزدەیەم، پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم لە فەزلی شەوی نیوەی شەعبان فەرموویەتی: خودای پەروەردگارمان لە شەوی نیوەی شەعباندا ئابەزێ بۆ ئاسمانی دنیا، دابەزینێک کە شایستەی زاتی مبارەکی بێ و لە گوناهی هەموو کەسێ خۆش دەبێت جگە لە کەسانێک نەبێت کە شەریک بۆ خوا بڕیار دەدەن یان کەسانێک ڕقەبەرایەتیان لە نێوان هەبێ و قسەیان پێکەوە نەبێت. چاردەیەم، سەبارەت بە ڕۆژووبوون لە دوای 15 شەعبانەوە بۆ کەسێک مەکروهە کە سەرەتای شەعبان هیچ ڕۆژووی نەگرت بێ و بێوێ لە دوای 15ەوە دەست پێ بکات. بەڵام کەسێک عادەت و بەرنامەی وایە کە ڕۆژانەی دووشەممان و پێنجشەممان بە ڕۆژوو دەبێ، ئەوە دروستە و ئاساییە کە لە دوای 15 شەعبانیشەوە هەر بەردەوام بێ. 15ەم، ڕۆژووگرتنی ڕۆژی 30 شەعبان کە پێی دەوترێ یەم و شەک دروست نییە، مەگەر بۆ کەسێک کە عادەتی وابێت بە ڕۆژوو بێت و بکەوێتە دووشەم یاخود پێنجشەمەوە.